ئەم سنوورە سنووری زەنگاواتە ناحەی کۆکزی پێڵێن ناحەکە 36 دێتیایە ئەم دیانە گێرەکێشەیەکی زۆرمان هەیە بە تایبەتی جوتیارەکان یەکەم جار حکوومەت بە هیچ شێوەیە دەعممان ناکە دەعمان نییە نە لە کیمیاویە نە لە تۆوە یعنی بەڕاستی ئێمە تا ئێستا ئێستا خۆم فەلاحم 10 تەن گەنم وەشانەوە تا ئێستا خۆتیان بۆ نەکردو بەیانی گەنمەکە تەسلیمی کێ بکەم کێشەیەکمی زۆرمانەیە لە 2015ەوە کۆمەڵێ پارەمان خوراوە تا ئێستا دەسیمان پێکەن من هێکی خۆم تا ئێستا لە 2015 دوو دەفتەرم لای حکوومەت تەسلیم حکوومەتی کوردستان کردو حکوومەتی کوردستان دایەتی حکوومەتی عێراقی خواردویانە و تا ئێستا هیچ نەتیجەیەکی نییە ئێستا ئێمە لە سنوورەکە کەوتینەتە ناو کێشەیەکی ترەوە کێشەیەکی گەورلەوە گەورەتر کێشەی ئەم گروپە چەکدارەکانە گروپە چەکدارەکان بە دەقە و سەعاتە سوڕێنەوە لە سنوورەکە ئێستا ئێمە ئیمشەو ئەمە شوێنێکی بەرزیمانەیە لێرە تەپەی کڵانی پێڵێن ئیمشەو هاتوون لە ناو زەرعەت پارچەیەکی گەنم هەنە هەیە لێوە من گەنمی خۆمە لێەوە تەقیان لەو ڕەبایە کردووە ینی ئایا جێش پێشمەرگا قوتێک بەخۆی و دۆشکە و بە ئەسلحەوە لێو ئەو بێت تەقەی لێ بکە من ئێمە جوتیارێک چۆن بتوانین بەیانی بەروبوومەکانمان کۆ بکەینەوە چۆن بتوانین بەیانی دەڕاستە بووین و زەرعەتەکانمان کۆ بکەینەوە ئێستا خەڵک ئەم چەمەی کڵۆجۆ ئەیبینی ساڵانە ساڵ بۆ 10,000 سیارە بەس شووتی لێ دەرەکرا بە دەیان تەن فستقی لێ دەرەکرا ئیمساڵ هیچی تێ نەکراوە هیچ زەرعەتێکی لێ نەکراوە لەبەر ئەو گروپە چەکدارانە لەبەر مەترسی سنوورەکە خەڵکەکە نایەوێت خەڵکی گشتی هەتا دیەکەی چۆڵ کرد دیەک کەسی تیا نەماوە یعنی بەڕاستی دیەکە ئێستا دیەکە لەیەکی دەرەوە کە کۆمەڵی خەڵکی جەلەولا و سعدی و ئەوانەی کە لەوێەوە لە بە ناچاری هاتوونەتە ئەم سنوورە ئەوانە نەبێ خەڵکی کڵۆجۆ زۆر بەکەمی ماوە لێرە ئێمە لێرە 600 خانی کراوە بۆ خەڵکی کڵۆجۆ لە 600 خانیەکە 50 عایلەی کڵۆجۆی تێدا نییە والله فلاح چێ لێرە فەلاح دامی نییە هیچ دامێکی نییە نە کیمیاوی نە دەرمان منطقەکە ئەمان نییە خەڵک لە ڕێوبانە ترسیە لێرە گاز نییە زەرەر چییە زەرەرەوە سانێسێک گەنممان کرا کەس بە تەمانی 1 کیلۆ گەنم هەڵگری دەور 70 دوێنم زەویمان کردە یەک بە تەمانی کیلۆ گەنم هەڵدەگری کەس نازانی پارەکە نیمەی سوتیا ئیمساڵ لە ئەوڵ هەلەیسەوە خەڵک حەساوکە یاسی ئاوردا کەس بە تەمانی 1 کیلۆ گەنم هەڵگری سەوەتانی خەڵک بەیانە زوی ناوێرە بچێ ئێوارانە جێگەرە بەر لە چواربێی تۆ حەقیانی شێت کەس نازانێت چی سەعاتێت تەقەی هاوەنێ ئەمشەو سەعات 2 سەعات 8 بێ زرم کرد خەڵکیشی زیڕەی کردە